ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ عێراق ڕۆژێکی جیاواز و گەرم و گوڕی سیاسی بەڕێکردو کێبڕکەی تون لە نێوان لەتیف ڕەشید و بەرهەم ئەحمەد ساڵح هەبوو بۆ بەدەستێنانی کورسی سەرۆکۆمار. لە نێو هۆڵی پەرلەمان دەستکرا بە پرۆسەی دەنگدان لە دوو گەڕی دەنگدانیشدا بەدەنگی 269 پەرلەمانتار لەتیف ڕەشید توانی کورسی سەرۆکۆمار بباتەوە و لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە بە سەرۆکۆماری نوێ عێراق هەڵبژێردرێت. لە دوای سوێند خواردنی سەرۆکۆماری نوێ عێراقیش ڕاستەوخۆ محەممەد شیع سۆدانی کاندیدی لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکوەزیرانی عێراق ڕاستپێدا بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق. کەواتە پرسیارەکان زیاتر و قوڵتر دەبنەوە. ئایا بە هەڵبژاردننی سەرۆکۆمار گەردەلولی سیاسی لە عێراق کۆتایی دێت یاخود نا؟ ئایا لە ماوەی دیاریکراوی یاساییدا محەممەد شیع سۆدانی دەتوانێت حکوومەت پێک بهێنێت؟ ئەی سەدر لەکوێی ئەم هاوکێشە سیاسیانە دەبێت؟ وە لە دوای هەڵبژاردننی سەرۆکۆمارەوە دەبێت کورد چۆن مامەڵە بکا و چۆن خۆی کۆبکاتەوە بۆ عێراقێکی نوێ؟ شۆڤەی زیاتری ئەم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز کاوە مەحموود سکرتێری حزبی شیوعی کوردستان کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە گەڵمان دەبن. دکتۆر کاوە ئەم کاتت باش سواز بۆی کە ئامادەی لەگەڵمان ئەمڕۆ سەرۆکۆمار هەڵبژێرا. سەرەتا دەمێ بزانم خوێندنەوەی تۆ بۆ ئەم پرۆسەی ئەمڕۆ چی بوو؟ من پێم وایە ڕۆژێکی ئاساییە بە پێچەوانەی ئەو پێشتێکی کە جەرابەت پێشکەشت کرد لە سەرەتاوە. ئەوە بابەتەکە پەیوەندی بەوە هەیە کە پرۆسەیەکی سیاسی هەیە لە عێراقدا. ئەو پرۆسە سیاسیە کۆمەڵێک هەنگاو و وێزگەی تایە، بەڵام کێشەکان لە هەنگاو و وێزەکان نییە، بەقەدەرەوەی کە کێشەکە لە شوناسی پرۆسە سیاسەکەیە، لە پێکاتەی پرۆسە سیاسەکەیە کە من پێم وایە ئەو پرۆسە سیاسیە بە تونەرێکی داخراودا ڕۆشتووە و ئەو بابەتە بە هەڵبژاردننی سەرۆکۆمار و بەو پێشبڕکێی کە کراو کە ڕنگدانەوەی پێشبڕکێی حیزبایەتی زۆری تیا بوو، دابەشبوونی زۆری تیا بوو، من پێم وانە ئەمە هەڵبژاردننی سەرۆکۆمار کێشەکە چارەسەرەکە. ئەو کێشەی کە هەیە لە عێراقدا کێشەکە بەرفراوانە، لەوانەیە هەندێک لایەنی سیاسی پێی وابێ کە ئەمە کێشەی سیستمی سیاسیە یان نظامی حکومە کە باسی بەشبەشێناکە، بەشبێشێنەی تایفی یان بەشبێشێنەی نەتەوەیی، بەڵام کێشەکە بە بۆچوونی ئێمە پەیوەندی بە قەیرانی دەوڵەتی عێراقەوە هەیە کە قەیرانی دەوڵەتی عێراق قەیرانێکی کۆنە، قەیرانێکی مێژوویە و تا ئێستا ئەو هەنگاوانەی نراوە دەستە سەر برینە خاڵە سەرچیەکان، برینە سەرچیەکاندا نراوە کە بتوانێت هەنگاوێکی تەواو بڕێ بۆ ئەوەی هەلومەرجێک و ڕەشێکی نوێ دروست بکرێت لە ڕەشی سیاسی عێراقدا. دکتۆر کاوە دەستەکانت خۆش بێت، دەستپێکەکەی من لەوە سەرچاوی گر کە لە دوای ساڵی 2023 یەکەمین جارە کە حکوومەتی عێراقی پێکێنانی حکوومەتی نوێی عێراقی ئەوەندە درێژە بکێشێت و بە تایبەت کە تۆپەکە لە نێو ماڵی کووردا بوو بۆ یەکلایکردنەوەی پرسی سەرۆکۆمار بۆ خۆتەزانی کە کێشمەکێشی زۆر هەبوو لە نێوان پارتە سیاسیە کوردیەکاندا لەسەر یەکلایکردنەوەی ئەو پرسە. دێمە سەر پرسیارێکی تر باسی ئەوەکەی کە برینە سەرۆکیەکانی عێراق تا ئێستا نەتوانراوە دەستی بخرێتە سەر بۆی چارەسەر بکرێت. با بزانم لای دکتۆر کاوە ئەو برینە سەختە سەرۆکیانە چیە لە عێراقدا کەبوونی هەیە؟ من پێم وایە ئەو برینە پەیوەندی بە قەیرانی دەوڵەتی عێراقەوە هەیە و پەیوەندی تەنها بە سیستمی سیاسیەوە نییە، یان پەیوەندی بە ئەوەی کە پێڵێن مەنزومەی حکومەوە نییە. دەوڵەتی عێراق بە شێوەیەک دروست بووە کە لەسەر ئارزووی پێکاتەکان دروست نەبووە هەر لە کاتی دروستبوونەوە. و ئەگە تەماشای مێژووی عێراق بکەین بەگشتی، مێژووی ئەم دەوڵەتە بکەین، ئەم دەوڵەتە بە بەردەوامی لە کێشە و لە گرفتا بووە و لە قەیراندا بووە و تا ئێستا وا دەژمێرێت کە بەشێکە لەو شوناسەی پێڵەن دەوڵەتی فاشل و ئەم حاڵەتە بەردەوامە بێ. و ئەم پرۆسە سیاسی کە هەیە بابەتێکی نوێ نییە و ڕاستە ئەگەر ماوەیەک دوور و درێژ بووە کە دامەزراندنی حکوومەت، بەڵام دەمێنێتەوە تۆپەکە هەر لە گۆڕەپانی لایەنی کوردستانی نەبووە، تۆپەکە پێشتر لەلایەن پێکاتە شیعە بووە کە بینیمان چێ ناکۆچیە کە هەموو لە نێوانیانە
و بابەتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی و ئەو شەشانەی کە دروست بوو کە گەیشتە ئەوەی کە ئەو مانگی ڕابردوو کە باسی شێوازێک لە ئینقلابێ بکرێت لە عێراقدا و ئەو بابەتانێک کە خراە ڕوو باسی بابەتی گۆڕانی دەستور کرا باسی ئەوە کرا کە سیستمی سیاسی لە عێراقدا بێ بە سیستمی سەرۆکایەتی و کۆمەڵێک بابەتی نوێ باس کرا ئەمانە هەمووی پێشاتەی تازەن و ئەم پێشاتە تازانە کۆتایی نهاتووە واتە هەڵبژاردننی سەر و کۆمار و تەکلیفکردنی سوودانی و ئەگەر حکوومەتیش دەشکیلکە مانای ئەوە نیە قەیرانەکانی عێراق چارەسەرە بێ و هەر قەیرانەکانی عێراق دیسانەوە پەیوەندی بەوە نییە کە لە نێوان سەدر و لە نێوان چارچەوەی هەماهەنگی ناکۆچی هەیە ئەم لا بەشێک پەیوەندی بە ئێرانەوەیە ئەم لا بەشەکەی پەیوەندەکەی بە ئێران لاوازترە وەکو ئەو لاتر نییە من پێم وایە گەورەترە کە پەیوەندیدا بە شوناسی دەوڵەتەوەیە دەوڵەتی عێراق دەوڵەتی هاوڵاتی نییە دەوڵەتی هاوڵاتی عێراقی نییە بابەتی نیشتیمان پەروەری نییە لە عێراقدا و ئەمە وای لێدەواکە کە ئەم پێکاتێک کە ئێستا هەیە بە بۆچوونی من بەم حاڵەتی کە هەیە بەم پرۆسە سیاسیەی کە هەیە چاوەڕێی کە بەم ڕتمەی کە لە بواری سیاسیە کاری پێکرێ و لایەنە کوردستانەکانیش لایەنی ئاکتیڤ نین لایەنی پاسیڤن یعنی چاوەڕێی ڕووداوەکانەکەن خۆیان ڕوودا و دروست ناکەن لەبەرەوە وەکو وتم ئێمە لە سیاسە کوردستانەکان دوای ڕووداوەکان کەوتون دوای پرۆسەیەکی سیاسی کەوتون مەبەستم وایە پرۆسەیەکی سیاسی هەیە لە عێراقدا ئەو پرۆسە سیاسیە فەرز کراوە بەسەر لایەنە کوردستانەکانە لایەنە کوردستانەکان ئەلتەرناتیڤیان لەبەردەمان نییە خۆیان بیر ناکەنەوە ئەلتەرناتیڤ بۆ خۆیان دروستکەن و ئەم ئەلتەرناتیڤە بۆ خۆیان بەوە دەست پێکە بۆ گەڕانەوە بۆ ناوخۆ لە ناوخۆ چ زەمینەیەک دروست دەکەی کە ئەو زەمینەیە لەبار بێ بۆ ئەوەی کە پرۆژەیەکی نیشتیمانی کوردستانی هەبێ و ئەم پرۆژەیە نیشتیمانی کوردستانیە پشت ببەستێ بارکەکانی بزوتنەوەی ڕزگاریخوازی نیشتیمانی کوردستانی و چۆن هەوڵ بە لە چوارچەوەی ئەو واقعی کە هەیە کە هەوڵ بدا بۆ گۆڕانکاریکردن بەڵام ئەم حاڵەتەی کە هەیە کە لەناو پرۆسەی سیاسیە ئێمە لایەنە کوردستانیەکان کەوتونەتە دوای پرۆسەیەکی سیاسی مردوو ئەم پرۆسە سیاسیە لە عێراقدا کە لە 2003 دەستی پێکرد لەسەر بنەمای تەوافق و شەراکەت و هاوسەنگی کۆتایی هاتووە لایەنە سیاسەکانی کوردستانی پێکەوە دادانیشن هەسەنگاندنێ بکەن بۆ ئەم پرۆسەیە بزانن ئەم پرۆسەیە بە چی گەیشتووە چەند ساڵە ئەوە دەستور هەیە ئەم دەستورە بۆ جێبەجێ نابێ و چەند ساڵی ترش بێنێ و حکوومەتی سوودانی دروست بێ حکوومەتی دوای سوودانیش دروست بێ ئەم عەقڵیەتە سیاسیی کە هەیە لە عێراقدا عەقڵیەتێک نییە کە بتوانێت سەقامگیری سیاسی دروستکە کە بتوانێت دەربڕی ئێرادەی خەڵکی عێراق بێ بەگشتی دکتۆر کاوە بۆ خۆتان نەزانن کورد بەشێکە لە پرۆسەی سیاسی عێراق و بەشێکیشە لەو برینە و مێژووی کە بەڕێزت ئاماژت بۆ کرد و باسی ئەواکە کە کورد نەیتوانیەوە بۆ خۆی ڕوودا و دروستکا لە عێراقدا کەواتە ئێستا کاتی ئەوەیە یاخود کاتەکە تێنەپەڕیەوە بۆ ئەوەی کە کورد خۆی کۆبکاتەوە بە یەک دەنگ بە یەک ڕنگ ئەوەی کە ناوی مافە ئەوەی کە ناوی دەستورە و حەق و ئیمتیازاتی کوردە بەدەستی بهێنن و ئەمە چۆن دەکرێت لە عێراقدا کورد دەبێت چی بکات چ ڕۆڵێک بگێڕێ لە هیچ کاتێکدا کات تێنەپەڕیەوە بۆ تێکۆشان پرۆسەی سیاسی بەنسبەت کوردستانەوە ئەبێ پرۆسەیەک بێ کە پابەند بێ بارکەکانی بزوتنەوەی ڕزگاریخوازی نیشتیمانی کوردستانی و ئەبێ کار بەو ئاراستەیە بکرێ و ئەمە مەسەلەیەکی تێکۆشانە ئەم مەسەلەیە تێکۆشانە پەیوەندی نییە بۆی کە کاتەکە تێپەڕیوە یان ئێمە هەر ئەوەندەمان بۆ کرێ و کۆمەڵێک لۆجیک بەکاربێنین هەمووی ئەو لۆجیکانە لۆجیکێکی ڕەشبینیە وا لە خەڵکی کوردستانەکە کە ئاسۆی تێکۆشانی سنووردار کراوە هیچ بوارێکی بۆ دەستیشان نەکراوە من پێم وایە خاڵی یەکەم لەوە دەست بێکە کە لایەنە سیاسی کوردستانەکان بیر لە تەوافقێکی نیشتیمانی کوردستانی بکەنەوە لەناو کوردستانە لەناو کوردستانە چۆن بیر لەوە بکەنەوە کە دەستوری کوردستانیان هەبێ لەناو کوردستانە چۆن بیر بکەنەوە سیاسەتێکیان هەبێ کە لە بواری ئابووری و
سیاسی و سەقامگیری سیاسی و ئازادیەکان خزمەتی خەڵکی کوردستان و خەڵکی زەحمەتکێشی کوردستان بکە کە ئەم خەڵکە زەحمەتکێشە خۆی ڕەنجی داوە، خۆی قوربانی داوە، خۆی پێشمەرگە بووە بە درێژایی بزوتەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستان و بە درێژایی ساڵانی پێشمەرگە و تێکۆشانی شار و تێکۆشانی شاخ. و پێم وایە لە ئەم لایەنە سیاسیانە داوایان لێکرێت کە ئەم پرۆسە سیاسی کە لە عێراقدا هەیە ئەی نابێ بیر لەوە بکەن و نابێ هەڵسەنگانی بۆ بکەن بۆچۆ ئەڕۆن. باشە لە 2003ەوە ئەم پرۆسە سیاسیە هەیە، لە 2005ەوە دەستور هەیە، نە پرۆسە سیاسەکە بەرەو پێشەوەڕوە نە دەستور جێبەجێکرێت. بەڵام دکتۆر کاوە ئەم وعدانەی کە ئێستا دراوە لەم بەرنامەجە دکتۆر کاوە ببوورە، بەڵام کورد دەڵێ ئێمە شەڕی خۆمانمان کردووە، شەڕی مافەکانمان کردووە، داواکاریمان هەبووە، پێداگریمان کردووە، ئەوە عێراق نایەتە ژێربار و پەیوەست نابێت بە جێبەجێکردنی دەستورەوە بۆ کورد. ئەمە چۆن لێکە دەیتەوە بەڕێستان؟ شەڕی من پێم وایە شەڕی مافەکان بەم شێوەیە ناکرێت. ئەی چۆن بە بەردەوامی کەلایانی سەقامجی شەڕی مافەکان لە کوردستانەوە دەست پێکرێت. شەڕی مافەکان لەوە دەست پێکرێت کە یەکێتیەکی بتەوی جەماوەری گەلی کوردستان دروست بێ و بەرنامەیەکی کوردستانی هەبێ کە کاری بۆ بکرێت بەم بەرنامەیە کە ئەم بەرنامەیە ئێمە پێمان وایە دەکرێت حتا بەرنامەی ڕادەی نزم بێ بەنسبەت کوردستانەوە. بەڵام لە کاتێکدا کە ناکۆچیەکان لە کوردستان و ململانەکان لە کوردستانە هەبێ و ئەم ناکۆچی ململانیانە زیاتر لە چوارچێوەی بەرژەوەندی حیزبایەتی و باڵدانی یەکتر بێ، من پێم وایە هیچ شتێک دروست نابێت. لەبەرەوە من پێم وانە ئێمە ئەوەی لەسەرمانە کوردومانە ئەواندایەن. من پێ وایە ئەمە تێکۆشانە، ئەم تێکۆشانە تۆ چەند هێزت هەبێ بتەوبی ئەتوانی هەندێک شت فەرزکەی و ئەتوانی نەک لەسەر بۆ نمونە بەغدا حتا لەسەر کۆمەلگای نێودەوڵەتی کاتی ئەوە نەهاتووە ئێمە بڵێ وڵا کۆمەلگای نێودەوڵەتی ئەوە دەستونوری بوو ئێمە داناو نابێ ئێمە لە سنووری ئەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی بۆ ئەوەی داناوە ئێمە ئەو سنوورە بەزێنین. من پێم وایە هەموو بابەتەکان لە گۆڕانکاریدان و کۆمەلگای نێودەوڵەتی دنیا لە گۆڕانکاریدایە. جیهانی ئەمڕۆ جیهانی پێ ساڵەمەوە پێشیە. کورد لەکوێی ئەو گۆڕانکاریەدا دکتۆر کاوە توانیوێتی بچێتە نێو ئەو گۆڕانکاریانەوەی کە ئێستا جیهان بەخۆیەوە دەبینێ؟ من پێم وایە کورد نەیتوانیەوە کورد ئاراستەی نییە کە ئاراستەی نەبێ ناتوانێت بچێتە ناو گۆڕانکاریانەوە. ئەبێ لە چوارچێوەی توێژینەوەی داهاتوو ئەوەی پێڵەن توێژینەوەی مستەقبەلی کە ئاراستەیەک هەبێ. بەست لە ئاراستە پلانە دکتۆر کاوە جیهانی مەبەستم لە ئاراستە وجهەیە پلانە نەخشەیە چی ناوەنێ بنێ استراتیژە و برد بکرێتەوە بە کۆمەڵە گوێزگا و ئەمانە هەر ئەوەی پێویستی بەوە هەیە کە تۆ لە ناو خۆدا دیالۆجێکی کراوەی بێسنوور بێ خاڵی سوور بچیتە نایەوە کە بتانی شتێک گەڵاڵە بکەیت. بەڵام لەم حاڵەتەی کە ئێستا هەیە ئەی تۆ تەماشای حاڵی ئێمە بکە. ئێمە لەگەڵ لەسەر ئینتیخاباتی کورد ناو خۆمان ڕێک ناکەوین. باشە ئەمە ڕۆژێکی ڕاستە ئێمە لەسەر دەستورا ڕێکراکەوین. ئەمە باسی ئەوواکەی وڵا هەمە داوای هەموو شتێک هەمان کردووە بەرامبەر نایەتە پێشەوە. ئێمە نەناو خۆمانە مشتیرەی کوردستان نەناو خۆمانە. کاتێک نەناو خۆمانە وەزعمان باش بێ من پێم وایە دەتوانانی زۆر شت بگۆڕین. کەواتە دکتۆر کاوە من لە کۆی قسەکانی بەڕێستاوە تێگەیشتم کە کورد دوو جار لاوازە، جارێک لە نێو خۆی دا و جارێک لە عێراقدا. تەواوە ئەو خوێندنەوەی بەڕێزت بەو شێوەیە؟ من پێ وایە کورد لەبەرەوەی لە ناو خۆیان لاوازە لە عێراقدا لاوازە. ئەگەر کورد لە ناو خۆیان لاواز نەبێت لە عێراقدا لاواز نییە. لایەنی کوردستانی مێژوویەکی گەورەی هەیە لە تێکۆشان و لە قوربانیدان و ئەوەی کە ئێستاش بەدەستی هێناوە بابەتێک نییە کە کەسە خێری پێکردبێ. نەکۆ کۆمەڵگای نێودەوڵەتی خێری بەگەلی کوردستان کردووە، نە بەغا خێری بەگەلی کوردستان کردووە و ئەزانین هەڵوێستی ڕاستەقینەی بەغدا و تاران و ئەنقەرە چۆن ئەو هەڵوێستانە. و لەبەر ئەوە من پێم وایە لاوازی ئێمە نەناوە دەست پێەکە
کاتێک کە ئێمە بە یەک دەنگ دەستورێکمان هەبێ کاتێک لەو دەستورە کە ئێمە ئاماژە بۆ بکەین کە گەلی کوردستان مافی خۆیەتی کە بڕیاری مافی چارەنووسی خۆی بدا کاتێک لەو دەستورە کە ئێمە بتوانین بە شێرگیرانە بڵێن ئەمەیە سنووری تاریخی و جوغرافی مێژووی کوردستان من پێ وایە لاوازین بەڵام کاتێک ئەوەمان بۆ نەکرێ نەکو فڵان نێمان عاجز بێ فڵان نێمان زیز بێ یان کۆمەڵگەی نێوڵات دەوڵەتی لێمان قبوڵ ناکە لەو حاڵەتە دکتۆر کاوە هەرچەندە بۆ خۆتە زانی هێشتا حکوومەتی عێراقی پێک نەهێنراوە تازە لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتەکەدان ئەم نەفەسەی کە ئێستا نوێنەرانی کورد لە عێراق کاری پێدەکەن لە ماوەی ئەم ساڵەیە کە کارکراوە بۆ ئەوەی کە هێزەکانی کوردی یەکدەنگ بن و پرسی سەرۆک کۆمار بە تایبەتی یەکلا بکرێتەوانێ خوێندنەوە چییە بۆ ئیشکردنی لەو جۆرەی کورد نوێنەرانی کورد لە عێراقدا ئایا ئەم نەفەسەی کە کاری پێدەکەن سەرکەوتووە یاخود نەخێر ئەوە دەبێت بگۆڕێت و هەموو ئەوانەی کە بەڕێزت ئاماژەی بۆکەی جێبەجێ بکرێ من پێم وایە ئەو ئاراستەی کە کاری بۆ کرێ سەرکەوتوورە بووە و ئەگەر باسی هەندێک خاڵی ئەوەکەن کە وەڵام نێوانمان باشە و لەگەر یەکتری پێکەوە دانیشتون پێم وایە ئەمە بابەتێکی شکلیە بابەتێکی ڕاستەقینە نییە من پێم وایە ناکۆچەکان لە نێوان لایەنە کوردستانەکان لە بەغدا زۆرە و ناکۆچەکانی ئێرەی کوردستانیش ئەبرێ بۆ بەغدا و ئەمە وای کردووە کە ئێمە ئاراستەیەکمان نەبێ لە کارکردنە ئەمە یەک بابەتی تر دکتۆر کاوە مەبەستت چییە کێشەکانی کوردستان دەبرێتە بەغدا ئەو ناکۆچیانەی کە لە کوردستانە هەیە کە بەشێکی ناکۆچی حزبین ڕنگدانەوەی هەیە لە نێوان لایەنە سیاسەکان لە بەغدا ئەمە لایەنێک لایەنێکی تر پەیوەندی بە هەڵوێست لە حکوومەتەوە هەیە با ئێمە تەماشای ئەوە بکەین ئەم حکوومەتەی کەیەتە پێشەوە حکوومەتی سوودانی بێ حکوومەتی غەیری سوودانی بێ تەنانە ئەگەر حکوومەتی سەدریش وایە ئەم حکوومەتە کە بۆی بەڕاستگۆیی قسە بکەین ئەم حکوومەتەی کەیەتە پێشەوە ئایا لە عێراقدا ئایا ئەتوانێت مادەی ١٠ جێبەجێ بکە ئایا ئەتوانێت سیاسەتی تعریب ڕاگرێ ئایا لە خزمەتی خەڵکی زەحمەتکێشی بەسرا و ناسریە و سەماوە ئەبێ پێشەوەی لە خزمەتی خەڵکی کوردستانە بێ ئایا ئەتوانێت پەیوەندەکانی کوردستان و لەگەڵ بەغدایە ڕێک بخاتوانە من پێم وانە بەم عقلێتی کە هەیە لەم هێزە سیاسیانەی کە هەیە چکە ئەم هێزە سیاسیانە ئێمە هەمویان یان ناسین خۆ تازە تاقییان نەکەینەوە ئەم هێزە سیاسیانەش ڕنگدانەوەی هێزی کۆمەڵایەتین واتە ناکرێت تەماشای هێزی سیاسی بکەین بەڵام دکتۆر کاوە سۆسیۆلۆژیە کە هێزی کۆمەڵایەتی هەیە بەڵێ دکتۆر کاوە ئێمە سەرۆک کۆمارمان هەیە بۆ خۆتە زانی کە لە دوای ساڵی 2023 وەک عورفێکی لێ هاتووە سەرۆک کۆمار پشکی کووردە ئێمە سەرۆک کۆمارمان هەیە کەواتە سەرۆک کۆمار چ گرنگێکی هەیە بۆ کورد و ڕۆڵی چی دەبێت یەکەم جار تا ئێستا نەبووەتە حاڵەتێک کە سەرۆک کۆمار ببێتە پشتی کورد بێ بە عورفێک ئەم حاڵەتە تەنها لە لوبنان ڕوویدا بۆ چونکە ئەوانەی کە خۆیان کاندید دەکەن بۆ سەرۆک کۆمار تەنها کریستیانی مارۆنین بەڵام لە عێراقدا تۆ تەماشاکە لە سەرەتاوە ئەوەی خۆی کاندید دەکات بۆ سەرۆک کۆمار تەنها کورد نییە خەڵکی غەیری کوردیش خەڵکی عەرەبیش خۆی کاندید دەکات بۆ سەرۆک کۆمار واتە دەکرێت هێشتێکی عەرەب دەرچێ یعنی ئەمە نەبووەتە عورفێکی دەستوری عورفی دەستوری ئەوەیە کە نابێت کاندیدەکە غەیری کورد بێت بەڵام عورفێکی سیاسیە کاندیدێکی غەیری کوردیش مافیە ئەمە ڕێکەوتنێکی سیاسیە و ئەم ڕێکەوتنە سیاسیە نەبووەتە عورف حتى عرفی سیاسیشیە ڕێکەوتنێکی سیاسیە لە هەموو حاڵەتێکە تەوازن بگۆڕێ هاوسەرگی بگۆڕێ قابلی گۆڕانە واتە عورفی دەستوری نییە ئەمە لەلایەکەوە جگەلەوە ئێمە ئەزمموی هەموو ئەو سەرۆک کۆمارانەی پێشترمان لەبەر چاوە بووە لەو حاڵەتانە لەبەرەوە ئەگەر بیبینین ئەزمونەکانیان چۆن هەڵەسەنگێنی دکتۆر کاوە توانیویانە هیچ بکەن توانیویانە بەردێک بخەنە سەر بەردێک بۆ کورد با بۆ زمانە قسە من پێم وایە لە چوارچەوەی ئەم دەستورێک کە ئێستا هەیە من بۆچی ئەڵێم قەیرانەکە قەیرانی دەوڵەتە کاڵێن قەیرانی دەوڵەتە قەیرانی دەستورە يعني جگەلەوە قەیرانی دەوڵەت قەیرانی دەستورە گرێتەوە قەیرانی نظامی حکم بگرێتەوە من پێم وانە ئەو دەسەڵاتی کە هەشێتی ئەتوانێ کە بتوانێت سنوور دانێ کە بتوانێت ئەو تەوازنە دروستکە و ئەشوێنێتەوە کۆمەڵێک بابەت هاتووە لە دەستورە ئەو بابەتانە
جگەلەوە بە شێوەیەکی لاستیکی لێکدانەوەی بۆ کرێ و زیاتر کۆمەڵێک دەستەواژەیە یعنی بۆ نمونە سەرۆکۆمار پارێزەری دەستورە باشە چۆن پارێزەری دەستورە یعنی پرسیارەکە ئەوەیە یعنی پرسیارەکە ئەوەیە محکەمەی ئیتیحادی خۆی محکەمەی ئیتیحادی دەستور پێشێلەکە ئێمە سەرۆکۆمار چۆن توانێت دەستور پارێزێ یعنی مەبەستم ئەوەیە بابەتەکە لەوە گەورەترە بۆیە ئەڵێ کێشەکە لە پرۆسەی سیاسیە لەم حاڵەتەی کە بێ چێ بێ بە سەرۆکۆمار من پێم وایە دەورێکی شەکلیە بینێ لەوانەیە قازاجی هەبێ بۆ حیزبەکەی دکتۆر کاوە سەرۆکۆمار خاڵێکی بەهێز نییە بۆ کورد من پێم وایە سەرۆکۆمار خاڵێکی بەهێز نییە بۆ کورد ئەمە یەک دووەمین من پێشم وایە هەر پارتی و یەکێتی چوونە ناو شێشەیەکی زۆرەوە بە نسبەت سەرۆکۆمارەوە ئەوانە و ئەو بابەتەی نائهێنە دەجاتی ئەوە من پێم وایە لە سەرەتاوە کۆمەڵی خاڵیان دەستیشان بکردایە سەبارەت بە پرۆسەی سیاسی یەکێکی لەو خاڵانە ئەوە بوو پرسیار لەوە بکرێت من پێم وایە ئەم لایەنە سیاسیانە بێت پرسیار لەوە بکەن چی ڕووەدا ئەگەر لەم پرۆسە سیاسیە لایەنی کوردستانی بکشێتەوە بڵێ من بەشداری لە پرۆسە سیاسی عێراقی ناکەم چکە پرۆسەیەکی بنبەستە من بۆیە ئەڵێم ئەم پرۆسە سیاسیە بەسەر لایەنە کوردستانەکانە فەرز کراوە سە پێراوە دەتوانی بکشێتەوانێت دکتۆر کاوە زەرەر و زیانەکانی کشانەوەی کورد لە پرۆسەی سیاسی عێراقدا چییە؟ با لایەنە کوردستانەکان دێراسەتیکەن با بڵێن ئێمە نە بەشدارە بین لە سەرۆکۆمار بۆ نمونە نە بەشدارە بین لە حکوومەتی عێراقا ئەمە ئەگەرێکە ئەم گریمانە با لەبەردەم لایەنە کوردستانەکان ئەو کاتە مەترسیەکان بۆ سەر هەرێمی کوردستان زیاد ناکات چیت پێڵێم ئەڵێم با توێژینەوەی بکەن ئایا مەترسیەکان زیاد دەکە یا زیاد ناکە بۆچی ئێستا مەترسیەکان تەواو بووە بۆچی مەترسەکان ئێستا نییە ئێستا مەترسی نییە ئێستا مەترسی تعلیم نییە بۆچی ئێستا دوێنەوە پێرە تعلیم نەکراوە بۆچی واتە ئەبێ ئێمە تۆزێ بەڕاشکاوانە قسە بکەین بۆیە من باسی ئەوواکەم ئێمە لەناو پرۆسەیەکی سیاسی داین لە عێراقدا ئەم پرۆسە سیاسیە لە باشتریش لەگەر وەسفی بکەی لە بازرەیەکی داخلاودایە ئەچێتە ئەو خاڵی کە دەستی پێ کردووە و هەموو جارێک کۆمەڵێک بەڵێن ئەدرێ ئەو بەڵێنانە جێبەجێ ناکرێ دیسانەوە ئێستا ماوەی دیسانەوە کێشەی بوجێتە پێشەوە کێچەی ئەوەی بەسی تریشت ئێمە وامان نەزانی لایەنە سیاسەکان کە کازمی نزیکی لایەنە کوردستانەکانە بەڵام خۆیان بەسە لایەنی کوردستانی حکوومەتی کوردستانی خۆی باسیەوەکە کە لە ماوەی ساڵێکە دووجار بۆ نمونە مەعاشی نردووە بەشی کوردستانی نردووە میزانی بودجەی کوردستانی نردووە من بەستم ئەوەی ئەم کێشانە دووبارە بێتەوە یەکێک لەو کێشانە ئەوە کێشەی دادگای ئیتیحادی کە دادگای ئیتیحادی بەپێی دەستوری عێراق خۆی ئەسەپێرێ و بڕیارێک دەرەکە سەبارەت بە نەوتی کوردستان ئەمانە هەمووی کێشن کەواتە دکتۆر کاوە وەکو کورد گەشتبین نیت بە حکوومەتەی کە حکوومەتێکی نوێ لە عێراقدا و پێک دەهێنرێت من هیچ گەشتبینیەک لە قسەکانی بەڕێستا نابینم گەشتبینی من تەنها گەشتبینیم بەوە هەیە کە گەلی کوردستان بەردەوام بێت لە تێکۆشانی خۆیان بیر لەژێر تیرۆری ئیرهابی فکریان نەبێ بیر لە ئەرکەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کوردستانی بکاتەوە کوردستان ئێستا لەژێر ئیرهابی فکریایە دکتۆر کاوە من پێم وایە گەستا گەلی کوردستان بۆ حاڵەتەی کە ئێستا هەیە لەژێر کۆمەڵێک ئیرهابی فکریایە کە وای دەیەکە کە بە ئازادی بیر نەکاتەوە وای کردووە ئەم ئیرهابە فکریە دروست بێت ڕزگاری خوازی ئەم ئیرهابە فکریە پێم وایە زۆر کەس بەشدارنتیایە بەشێکی دەرەکیە بەشێکی ناوخۆییە و کاتێک کە لە ناو خۆیان ئەڵێ ئێمە ئەوە دەمان بۆ ئەکرێ من پێم وایە ئەمە بەشێکە لە ئیرهابی فکری لەسەر خەڵک و ئەم ئیرهابە فکریە تورکیا بەشدارەتیایە تاران بەشدارەتیایە بەغدا بەشدارەتیایە وم پێم وایە ئەم حاڵەتەی وا دروست بووە کە داواکارەکانی گەلی کوردستان بە بەردەوامی سنووردار بێ بیر لە زیاتر نەکاتەوە و قابل بێ بۆی کە بەسەریا فەرزەکرێ من پێم وایە دیسانەوە ئەم پرۆسە سیاسی کە ئێستاە لە عێراقدا بە شێوەیەکی پراکتیکی بەسەر لایەنە سیاسی کوردستانەکان فەرز کراوە و تەنانەت ململانەکان تەنانەت ئەو ململانەی کە هەبوو نەناو ماڵی شیعە دیسانەوە ئەم ململانانەش فەرز کرا بەسەر لایەنە سیاسی کوردستانەکانە باش کەواتە دکتۆر کاوە
پرسیارەکە ئەوەیە کورد هێزی ئەوەی هەیە لەم ئیرهابە فکریە لەو مەترسیانە لەو لاوازەی کە بەڕێزت ئاماژت بۆ کرد لە هەموو ئەمانە دەربازی بێت هێزی ئەوەمان هەیە وەکو کورد بێگومان گەری کوردستان ئەو هێزەی هەیە بەڵام دەمێنێتەوە ئەم عقلێتە سیاسی کە حزبی سیاسی لە کوردستانە بەم شێوەیە بیری لێ بکاتەوە من پێم وایە ئەبێتە کۆس بەڵام نەناو هێزە سیاسەکانە لەوانەیە کەسایەتی هەبێ کەسانێکە بێ کە بەم ڕیتمە بیر نکاتەوە و جگەلەوە ئەم بابەتە تەنها پەیوەندی بە حزبی سیاسیەوە نییە ئەم بابەتە پەیوەندی بە کەسانی ڕۆشنبیرەوە هەیە بە هونەرمەندانەوە هەیە بە ڕای گشتی کوردستانەوە هەیە من پێ وایە کەواتە دکتۆر کاوا بەڕێستان وەکو حیزبی شوێعی لەکوێ ئەو عقلێتە سیاسیەدان لەکوێ ئەو گۆڕانکاریانەدان ئێمە لەگەڵ ئەوە داین لە پێشەوە بوتومانە کە قەیرانەکانی عێراق هێندە ئاڵۆسە کە بە هەڵبژاردننی سەر و کۆمان چارەسەر ناکرێ و بە هەڵبژاردننی حکوومەتی چارەسەر ناکرێ ئەم قەیرانانە پەیوەندی بە قەیرانی دەوڵەتەوە هەیە و ئەم بە پێویستی بە دیالۆگێکی فراوان هەیە و ئەم دیالۆگە فراوانە لەسەر ئەساسی ئەوە بێ کە پێکهاتەکانی عێراق ئازادانە بیر لە چارە نووسی خۆیان بکەنەوە و زەمینەیەک دروستکەن بەو پێکەوە ژیان لەسەر بنەمای بژانەوەی هاوبەش بەڵام لەسەر بنەمای ئەوەی کە هەموو ئەم پێکهاتانە ئازاد بن لە دەستشانکردنی چارە نووسی خۆیان و بتوانن کۆمەڵێک پێکاتە کۆمەڵێک چوارچێوە دروستکەن کە سەقامگیری سیاسی و سەقامگیری ئاسایشی گشتی لە ناوچەکە دروست بێت زۆر باشە دکتۆر کاوە ئێمە باسی هێزە کوردیەکانەکەین لە یانە سیاسەکانەکەین لە عێراقدا با بە دیاریکراوی باسی یەکێتی و پارتی بکەین ناچینەوە سەر چەند کاتژمێرێک پێش ئێستا یاخود ڕۆژانی ڕابردوو کە ئەو سیراع و کێشمە دروست بوو لەسەر پرسی سەرۆ کۆمار دەبێت بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان چی بکەن چۆن دەست پێ بکەن هەنگاوەکانیان چی بێ بۆ کۆکردنەوەی لایەنەکانی دیکە لە عێراقدا مەبەستم لایەنە کوردیەکانە دواتر هێزوو لایەنە سیاسی عێراقیەکان من دیسانەوە ئێمە پێش ماوەیەک ئێمە لەگەڵ بەناوی لێژنەی کاری چەپی کوردستانەوە کە لەگەڵ برادرانی حزبی زەحمەت کێشانی کوردستان و بزودنەوەی زگاری بزودنەوەی دموکراتی گەلی کوردستان ئێمە پرۆژەیەکمان پێشکەش کرد و سەردانی بەشێکی زۆری لایەنە سیاسەکانمان کرد و پێمان وابوو ئێمە پێویستمان بە دیالۆگێکی نیشتیمانی کوردستانی هەیە ئەم دیالۆگە نیشتیمانی کوردستانیە من پێم وایە نابێت لەسەر بنەمای ئەوە بێ کە پارتیەکێتی هەموو لایەنەکان کۆکاتەوە من پێم وایە بێت پارتیەکێتی دان بەوە دابنێن کە ئەوانی شۆک و لایەنەکانی تر بە ئاستی پێشوازی لەو پرۆژەیەکرا من پێم وایە هەندێک لایەنی سیاسی پێشوازی لێ کردووانە بەڵام تا ئەو لایەنە سیاسیانە بۆ نەرا من پێم وایە ئێمە سەردانی بزودنەوەی گۆڕامان کرد سەردانی سێلانی ئیسلامیمان کرد سەردانینەوەی نێوان کردووە سەردانی پارتیمان کردووە سەردانی سۆشالیستمان کردووە ئەوەی لەو سەردانانە من پێم وایە هەندێک خاڵی ئیجامیمان بەجۆ کەوت بەڵام دەمێنێتەوە دیسانەوە ئێمە بۆچی سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستانتان نەکردووە دکتۆر کاوە داوامان کردووە دەمێکە داوامان کردووە وەڵامتان نەدراوەتەوە ئێمە تقریبان ئێمە پێشمانجێ داوامان کردووە لەسەر ئەوان ڕاوەستاوەکەی بواریان هەبێ ئێمە ئامادەی سەردانی ئەوانش بکەینەوەوانە ئێمە بەنسبەت ئێمەوە ئێمە پێمان وانە پارتیەکێتی وا بیرکەنەوە کە ئەوان لایەنەکان کۆکەنەوە ئەبێ ئەوان چۆکو ئەو لایەنانە پێکەوە دانیشتن و جۆ بگرن لە هەموو لایەنەکان مەسەلەکە پەیوەندی بە ژمارە و بە ژمارەی دەنگ و بە کورسی نییە لەم حاڵەتە پەیوەندی بەوە هەیە کە چۆن تۆ پرۆژەیەکی نیشتیمانی دروستەکەی کە حاڵەتە دروستەکەی ئەم حاڵەتە سوود لە هەموو توانەکان وەرەگری دکتۆر کاوە ئێواتانێ ببنە خاوەنی ئەو پرۆژە نیشتیمانی کە باسیەکەیت ئێمە ئەمانە گەلی کوردستان بەتە خاوەنی ئەو پرۆژە نیشتیمانیە ئەو پرۆژە نیشتیمانیە پرۆژەی هەمووان بێ نەک پرۆژەیە حزبی سیاسی باس لەوە کرد کە تەنها گفتوگۆ کراوە و پێشوازی لەلایەن هەندێک لە حزبە سیاسیەکانەوە کراوە بەڵام هیچ هەنگاوێکی کردداری بۆ نەنراوە ئێوە هەر بۆ شێوەیە بێدەنگە بنوازی لێ هێنن یاخود نەخێر پرۆژەی دیکەتان دەبێت بە دوواداچوونی دیکاکەن بۆ ئەو پرۆژەیەتان کۆبوونەوە گفتوگۆی زیاتر دەکەن بێگومان
بێگومان ئێمە لەوانەیە لە هەفتەی ئایندەیە ئەو سێدایەنە دابنیشین هەڵسەنگاندنە بکەین بۆ ئەو هەنگاوانەی کە ناومانە و لەسەر بنەوای ئەو هەڵسەنگاندنە هەنگاوی تر بنێن. ئەم بابەتە بابەتێکی تێکۆشانە. مەسەلەکە ئەوە نیە وازی دەبێنی ئەگەر ڕوبەڕووی بربەستێک بیتەوە یان ڕوبەڕووی حاڵەتێک بیتەوە وازی دەبێنی. ئێمە ئەمە ئاراسەیەکی سیاسیە. ئەم ئاراستە سیاسیە پێویستی بە نەفەس درێژی هەیە، پێویستی بە تێکۆشان هەیە و پێویستی بە بەردەوامبوون هەیە. لە نێو ئەو پرۆژەیەتاندا دوکتۆر کاوە پێم باشەوە بەلامەوە گرنگە هەندێک هەڵوەستە لەسەر پرۆژەکەتان بکەم. پێداگریتان لەسەر چ خاڵێک زۆر کردوتەوانێ؟ ئێمە لەسەر خاڵ یەکەم ئێمە پێمان وایە هەندێک گۆڕانکاری ڕۆدا لە پرۆسی سیاسی عێراقدا لە ڕۆژی سیاسی عێراقدا و لە دوای 2023ەوە کۆمەڵێک پەرەسەندن ڕوویداوە، بەڵام ئەو پەرسەندنانە وا خەریکە لە حاڵەتێکی چەندایەتی و حاڵەتێکی چلۆنایەتی. پێش ماوەیەک باسی بۆ نمونە باسی گۆڕینی سیستمی حکومڕانیە کرا بۆ ڕیاسی، باسی گۆڕینی دەستورەکرا، باسی کۆمەڵێک بابەتی نوێکرا. ئەم بابەتە نوێیانە هەر هەمووی دیسانەوە پەیوەندی بە خودی باسی هەموارکردنی دەستورەکرا و ئەم بابەتانە هەر هەمووی پەیوەندی بە پێکاتەی بوونی هەرێمی کوردستانەوە هەیە وەکوکیانە وەکو پێکاتەیەک و پەیوەندی بە داڕۆژی هەرێمی کوردستانەوە هەیە. لێرەدا ئێمە پێویستمان بە هەڵوەستێکی هاوبەشەیە سەبارەت بەم بابەتانە. ئەم بابەتانە وانە بێت تازە باسکرابێت ینی بۆ نمونە لەلایەن ڕۆتی سەدرەوە باسکرا، بەڵام پێشتریش کاتی خۆی مالیشیش باسی کرد بۆ نمونە. لەبەرەوە ئەم حاڵەتانە لەوانەیە دووبارە بێتەوە و دیسانەوە ئەو ناکۆشیە سیاسانەی کە لە ڕۆژی سیاسی عێراقەیە کۆتایی نهاتووە. ینی بۆ نمونە ئەو کاتەی ئەمڕۆ لە پەرلەمانە دەنجیان بۆ سەر و کۆمارەدا پەرلەمان بە کاتۆشا قسڵ کرا بۆ نمونە بردومان کرا بە کاتۆشا. بەمە بابەتێکی شاراوە نییە. لەبەرەوە وەکووتم ئەم بابەتانە ئەبێنێتەوە. تێکرای ئەم بابەتانە پێویستی بە پرۆژەیەکی نیشتیمانی کوردستانی هەیە. ئەم پرۆژە نیشتیمانیە کوردستانیە خاڵی یەکەمی تۆ چۆن خۆتە پارێزی، چۆن کوردستانە پارێزی، خاڵی دووەمی چۆن داکۆچی لە مافەکانەکەی، خاڵی سێمی چۆن ئەتوانی مافەکان بەرەو ئاسۆیەکی کراوە بەری. ئەمە پێویستی بۆەوە هەیە پرۆژەیەکی نیشتیمانی بێ، نەک پرۆژەیەکی حیزبێکی یاری کراوە. کەواتە دوکتۆر کاوە دەتانەوێت لەم پرۆژێدا هەرێمی کوردستان خۆی خاوەنددارێتی خۆی بکات لە ژێر هەیمەنە و هەژمونی عێراقدا بێتە دەرەوە بە تەواوەتی؟ بێگومان ئاراسی ئێمە ئەم حاڵەتەیە بۆ ئەوەی بتوانین نەکە تەنها لە هەژمونی عێراق. ئێمە ئێستا لە کوردستانە لە ژێر هەژمونی تاران و ئەنقەراشین و هەژمونەکان زۆرن. بەغدایە وەکووتم تارانە ئەنقەرایە. چۆن بتوانین ئێمە سیاستێکە بێ کە بتوانین لەم هاوسەنجیە لەم کەواتە دوکتۆر کاوە بە پرۆژەیەک و دوو پرۆژە کاریانەی کە چاوەڕانە دەتوانێت سەربەخۆ بێت؟ مەسەلەکە نووسیدی پرۆژە نییە. پرۆژە هەنگاونانە بۆ دەستیانکردنی خاڵەکانی تێکۆشان کە ڕۆژانە دەکرێت. پرۆژە ئەوە نییە بە مانگ و دوو مانگ تەوا بێ. مەسەلەی پرۆژەی تێکۆشان مەسەلەی مانگ و دوو مانگ و ساڵ نییە. مەسەلەکە ئەوەیە کە تۆ چه ئاراستەیەک دەبێ، چۆن بیرەکەیتەوە، چۆن ئەتوانی ئەو هێزانەی کە پێڵێن هێزی بزوێنەر لەناو کۆمەڵگەی کوردستان کە هێزی بزوێنەری شۆڕشن، کە هێزی پێشکەوتنی کۆمەڵایەتی، کە هێزی دیموکراتی خوازن، کە هێزی پاراستنی ئازادیەکانن، چۆن ئەم هێزانە گەشەکە و چۆن گۆڕانکاری کۆمەڵایەتی دروستەکەن. زۆر باشە. دوکتۆر کاوە بابینەوە سەر بابەتی عێراق. دەوترێت لە کاندیدکردنی دکتۆر لەتیف کە وەکو کاندیدێکی کوردستانی چۆتە نێو هۆڵی پەرلەمانەوە دەنگی پێدراوە جیاوازتر دەبێت لەسەر کۆمارەکانی پێش خۆی. ئایا دەتوانێت ئەو پێشێلکاریانەی دەستوری کە بەرامبەر کورد کراوە، ئەو مافانەی کورد کە تا ئێستا نەدراوە بەڕێزت ئاماژەت بە زۆرێکی کرد، دەتوانێت کار لەسەر ئەمانە بکە و هەموو ئەمانە بۆ ئێمە زیندوو بکاتەوە؟ واتە پرسیارەکەم لەوە سەرچاواگرێ. عەفو دوکتۆر کاوە مەبەستمەوەیە کاندیدی سەرۆک کۆمار کوردستانی بوونی لە حیزبی بوون جیاوازی هەیە؟ من پێم وایە پێشتریش ئەگەر دەورەی پێشتر بۆ نمونە
تەوافق نەبوو بەڵام پێشتر خۆ لایەنە کوردستانەکان کاندیدی هاوبەشیان هەبوو بەڵام دیسانەوە چی کرا لەو بارەیەوە لەبەرەوە پێم وایە بابەتەکە پەیوەندی بە کەسایەتیەکەوە نییە من نامێت مەسەلەکان شەخسانە ناکرێ یعنی پەیوەندی بە شخصی کاک دکتۆر و یان پێشتر کاک دکتۆر بەرهەمەوە نییە پەیوەندی بە ئەو دەسەڵاتەی کە لە دەستورە هاتووە پەیوەندی بە خودی دەستورەوە هەیە پەیوەندی بە خودی پرۆسی سیاسیەوە هەیە پەیوەندی بە بوونی شتێکەوە کە پێڵەن بە عەرەبی پێڵەن دەوڵەتی قوڵ دەوڵەتی عەمیق دەوڵەتی قوڵ یان دەوڵەتی پەرەڵێڵ پەیوەندی بە بوونی میلیشیاتەوە هەیە کە لەلایەکەوە ئەڵێن میلیشیا لەلایەکە ئەڵێن پەیوەندی بە زۆر شتەوە هەیە لەبەرەوە من پێم وانییە لەم تابلۆیی کە هەیە شتێ بکرێ ئەم تابلۆیی کە هەیە پێم وایە قایلبوونە ئێمە بۆ پرۆسەیە کە ئەم پرۆسەیە فەرق وەکو بتم لە دەسەرتاوە سەپێنراوە بیرمەندێکی ئیتاڵی هەیە ناوی گرامشیە هیچێک بۆ لە بیرمەندەکانی پارتی کۆمۆنیستی ئیتالیا قسەیەکی جوانی هەیە ئالۆسترین بارودۆخ لەناو کۆمەڵگایەکە کاتێک کۆن ئەمرێ تازە لە دایک نابێ ئێستا ئەوەی کە هەیە ئەوەی کۆنەکە مردووە ئەو پرۆسە سیاسیە کۆن بووە مردووە بەڵام پرۆسی سیاسی جێگرەوە لە دایک نەبووە لە دایک نابێ لە دایک نابێ چونکە هێزە کۆمەڵایەتەکان ڕێگرن بەڵێ بەڕێز دکتۆر کاوە محمود سیاستمەدار و سکرتێری حیزبی شوێعی کوردستان سپاس بۆ ئەوەی کە لەگەڵ مابووی سپاس بۆ بەشداریکردنت دەستەکانت خۆش بێ بەڵێ باسی ڕۆژ لەگەڵتان بەردەوام دەبێت ئەوەی کە گوێبیستی بوون لەگەڵ بەڕێز دکتۆر کاوە باسمان لەوە کرد باسمان زیاتر لە نێو ماڵی کورد کرد دەبێت کورد چۆن خۆی ڕێک بخاتەوانێ کورد چی بکات بۆ ئەوی بە یەک دەنگی و یەکڕزی بچێتە عێراق کە باس لەوە دەکرێت عێراقێکی نوێ بەڵام هەندێک لە سیاسەتمەداران و شرۆڤەکاران پێیان وایە نەخێر عێراقێکی نوێ لەدایک نابێت چونکە کێشەکان هێندە گەورن کە بە هەڵبژاردننی سەرۆک کۆماری ژێگلایی نابێتەوانێ چەند کاتژمێرێک بەر لە ئێستاە خود لە ڕۆژانی ڕابردوودا چوارچەوەی هەماهەنگی بە دیاریکراوی باسییان لەوە دەکرد کە ئێستا ئەوان چاوەڕێی کوردن بۆ ئەوەی خۆیان یەکلا بکەنەوە بۆچی لەسەر پرسی سەرۆک کۆمار بەڵام ئەمڕۆ کورد خۆی یەکلا کردەوانێ و سەرۆک کۆمار هەڵبژێرە کەواتە ئێستا بە پێچەوانەوە تۆبەکە دەچێتەوە ساحەی چوارچێوەی هەماهەنگی بۆچی چونکە دەبێت کاندیدی ئەوان بەربژێری ئەوان بۆ پۆستی سەرۆکوەزیران کە محەممەد شیع سۆدانیە دەست بکات و ڕاست پێراوە بۆ ئەوەی حکوومەت پێک بهێنرێت و ماوەی یاسای پێکەنانی حکوومەت لە عێراقدا بۆ ماوەی مانگێک واتە 30 ڕۆژ لە بەردەم سەرۆکوەزیرانی نوێدایە بۆ ئەوەی حکوومەت پێک بهێنێت ئەگەر هاتوو لە ماوەی ئەو 30 ڕۆژەدا نەیتوانی حکوومەتی نوێی عێراق پێک بهێنێت ئەوە لەلایەن سەرۆک کۆمارەوە جارێکی دیکە وا دەکەی بۆ درێژ دەکرێتەوە کە ماوەی 15 ڕۆژی دیکە دەدرێت بە سەرۆکوەزیران لە بەردەمیدایە بۆی بتوانێت حکوومەتی نوێ پێک بهێنرێت کەواتە پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا دەتوانرێت لەو ماوەی یاسایی کە دیاری کراوە حکوومەتی نوێی عێراقی پێک بهێنرێت یاخودنا هاوکێشەیەکی سیاسی گەلێک گەورە هەیە لە عێراقدا کە بیرمان نەچێت ئەویش لایەنی سەدریە ئایا سەدر هەروە بە بێدەنگی دەمێنێتەوانێ یاخود لەکوێی پێکێنانی حکوومەتدا دەبێت و لەکوێی هاوکێشە سیاسیەکان دەبێت شرۆڤی زیاتری ئەم بابەتە دەکەم بە میوانداری بەڕێز عەباس غەدیر ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حیکما کە بەڕێزیان ڕاستە و خۆ لە بەغداوە لەگەڵمان دەبن بەڕێز عەباس ئەم کاتتان باش سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان لەوە دەست پێکەم کە چاوەڕی چی دەکەن لە دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار کە ئەمڕۆ یەکلا بۆەوە بۆ عێراق چه هەنگاوێکی دیکە دەنێ یاخود دەکەوێتە چ دۆخێکەوە بەنای خۆی بەخشندەی میرەبان سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24 ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا ڕاستپاردنی محەممەد شیع سوودانی ئێستا ئێستەقاقە دەستوریەکان تەواو بوون بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار هەنگاوێکی دیکەش هەیە کە ئەویش پێکێنانی حکوومەت و ئەوەیە کە لە پەرلەمان دەنگ بە کابینەی نوێی حکوومەت بدرێت کە لە
ڕابردوودا بینیمان ئەو کێشانەی کە ڕوویدا کێشەی زۆر هەبوون ڕابردوودا تەنگژێشی سیاسی سەقبەستۆیشی سیاسی دروست بوو ئەمڕۆ لەگەڵ ڕاستپاردنی لەگەڵ ڕاستپاردنی محەممەد شیع سوودانی دەبینین دۆخەکە بەرەو پێشەوە هەنگاو دەنێت بۆ ئەوەی کەوا ئەم هەنگاوێکی دیکەشی بەدوادا بێت و هاوڵاتی عراقی لە هەمان کاتدا بتوانێت سوود لە پێکەنانی حکوومەت ببینێت و خوازیارین کەوا حکوومەتی نوێی عراق پێکەنانەکەی سیتر دوانەکەوێت. پێتان وایە محەممەد شیع سۆدانی دەتوانێت لە ماوەی دیاریکراوی یاساییدا حکوومەت پێک بهێنێت؟ لە ڕووی واقعیەوە ئەوەی کە دوای ڕاستپاردنی محەممەد شیع سوودانی و ئەو کارنامەی کە کاری لەسەر دەکرێت لەلایەن چوارچەوەی هەماهەنگی و هاوپەیمانی سیادە و پارتی دموکراتی کوردستان و تەواوی لایەنەکان بەگشتی ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کەوا هەمووان پاڵپشتی لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دەکەن هەمووان پاڵپشتی محەممەد شیع سوودانی دەکەن بۆ پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عراقی تەنانەت بینیمان کە ئەمڕۆ چی ڕوویدا لە تەواوی پێکاتەکانی گەلی عراق بینیمان چۆن تەواوی لایەنە سیاسەکان پاڵپشتیان کرد لە چوارچێوەی هەمانجیە یاخود لە هاوپەیمانی سیادە و لە تەواوی لایەنە کوردستانیەکانەوە ئەوەی کە ڕوویدا ئەمڕۆ بینیمان پێمان وایە کە بابەتی پێکەنانی حکوومەتی عراق زۆر دواناکەوێت. بەڵام بەڕێز عەباس باس لە هەندێک کێشە و گرژی و ئاڵۆزی دەکرێت لە بەردەم پێکەنانی حکوومەتدا پێتان وایە و کێشانە چییە کە دێتە بەردەم کابینەی نوێی حکوومەتی عراقی؟ یەکێک لە ئەڵنگاری و ئاستەنگەکان بابەتی سیستەمە سیاسەکان و کێشە جیهانیەکان بەگشتی کاریگەری لەسەر عراق دەبێت ئەو تەنگژەی دارایی و تەنگژەی خۆراک و وزە ئەو جەنگەی هەیە لە وڵاتان لە ئەو ئاستەنگانی کە هەن لە هەمان کاتدا ئاستەنجی ئەمنی ئابووری ئاو کێشەی ئابووری دیکە هەن هەموو ئەمانە لە بەردەم حکوومەتی عراقیدان ئەگەر هات و کۆشەکان یەک خرا لە هەمان کاتدا لایەنە سیاسیەکان هەماهەنگیان هەکرد ئەوە دەتوانین ئەم کێشانە چارەسەر بکرێن لە هاوپەیمانی کوردستانی لە هاوپەیمانی سیادا لە چوارچێوەی هەماهەنگی ئەمانە ئەگەر هات و هەماهەنگ و هاوکار بن لەگەڵ یەکتریدا ئەوە دەتوانن بەسەر ئاستەنگەکاندا زاڵ بن ئەویش چۆن لەگەڵ لە ڕێگەی پاڵپشتکردن لە حکوومەتی نوێی عراق. باش باسی هەماهەنگی لایەنە سیاسیەکان دەکەی بەڵام بیرمان نەچێ لە ماوەکانی ڕابردوودا و دەستپێکی ناکۆکیەکان لەسەر کاندیدکردنی محەممەد شیع سۆدانی بوو بۆ پۆستی سەرۆکوەزیران کە کاردانەوەی ڕاستەوخۆی لێکەوتەوە لەلایەن سەدرەوانێ ئایا چاوەڕێی چ کاردانەوەیەکی دیکە دەکەن لەلایەن سەدرەکانەوە؟ سیر کە بەڕێز تەواوی لایەنەکان تەواوی پێکاتەکانی عراق بە تایبەت چوارچێوەی هەماهەنگی ئەو پێداگرە لەسەر ئەوەی کە ڕەوتی سەدر بەشێک بێت لەم حکوومەتەدا بەشێک لەم حکوومەتە بێت بەو پێی کە ڕەوتی سەدر خاوەنی جەماوەری خۆیەتی لە هەمان کادا لە هەموو حکوومەتەکان بەشداری هەبووە زۆر بە بەهێزیەوە بەشدار بووە ڕەوتی سەدر یەکێکە لە دەمەزرێنەرانی ئەم سیستەمە حکومڕانیە بۆیە چوارچێوەی هەماهەنگی ئەو باش دەزانێت کە پێویستە ڕەوتی سەدر بەشێک بێت لە پێگەنانی حکوومەت تەنانەت لایەنە کوردیەکانیش هاوپەیمانی سیادەش پێیان وایە کە دەبێت ڕەوتی سەدر بەشێک بێت لە پێکەنانی حکوومەت بەڵام لە کۆتاییدا ئەگەر هات و ڕەوتی سەدر نەویست بەشداری لە پێکەنانی حکوومەتدا ئەمە هەڵوەستی خۆیەتی و لایەنەکان بەردەوام دەبن لە پێکەنانی حکوومەتی نوێی عراقیدا گەلی عراق باش دەزانێت کە سەرۆکوەزیران چێ بێت یاخۆ لایەنەکان چێ بێت ئەوەی دەیەوێت کە گرنگە حکوومەتێکی عراقی هەبێت سەخسەر بەخۆ بێت خاوەن بڕیاری خۆی بێت لە هەمان کاتدا کە بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بە گەلی عراق بکات. چاوەڕێی کاردانەوەکانی سەدر دەکەن یاخود نا بەڕێز عەباس؟
نا نەخێر لە ڕاستیدا وەکو گوتمان ئەمە پێویستی بە دانایی بەڕێز مقتەدا سەدر و ڕەوتی سەدر هەیە بۆ ئەوەی کەوا بێکەوە کار بکرێت لەگەڵ لایەنەکانی دیکە لەگەڵ هاوبەشانی سیاسی تەواوی لایەنەکانی دیک پێکاتەکان دیکەی عێراق بۆ ئەوەی بتوانن ئەم حکوومەتە پێک بهێنرێت هاوبەش بن لە هەمان کاتدا لێن ئەم حکوومەتەدا بۆ ئەوەی کەوا حکوومەتێکی گشتی بێت و سەقامگیر بێت کە بتوانێت خزمەتگوزاری بۆ ڕۆڵەکانی گەلی عێراقدا بکات ئەمەیە کە چوارچەوەی هەماهەنگی دەخوازێت. هیچ گفتوگۆیەک کراوە لەگەڵ سەماحەتی مقتەدا سەدر؟ مەبەستم گفتوگۆی تازەیە. بە گوێرەی زانیاریەکان پێمان وایەکەوە کەناڵی گفتوگۆ تاوەکو ئێستا لەوان ڕەوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی هەر بەردەوامن. ئەمە گفتوگۆکان لەلایەن سیاسیەکان بەڕێز بارزانی و هەلبوسی و هەمان کاتە کەناڵەکانی پەیوەندی گفتوگۆ لەگەڵ ڕەوتی سەدر بەردەوامن بۆ ئەوەی کەوا بەو شێوەیەک ئاراستە بکرێن بۆ ئەوەی کە وەکو گوتمان بە ئاراستەی پێکەنانی حکوومەت بێدۆخەکە. باشە باسی هاوڵاتیانی عێراقیت کرد لە دەستپێکی قسەکاندا بەڵام ئەمڕۆ زۆر جۆمان لە هاوڵاتیانی عێراقی بوو کە نیگەران و ڕەشبینن بەم حکوومەتە نوێژ. ئێوە چۆن دڵنیایی دەدەنە هاوڵاتیانی عێراقی کە حکوومەتێکی خزمەتگوزار دەبێت بۆ هاوڵاتیان؟ هاوڵاتی عراقی چی دەوێت؟ هاوڵاتی عراقی لە هەمان کاتدا لە حکوومەتەکان ڕابردوو چی وستووە لە ماوەی ڕابردوشدا هەموو ئەو حکوومەتانەی کە حکومڕانیان کردووە لە ڕابردوودا ویستویانە بنمونە هاوڵاتی چی ویستە پێشکەشکردنی خزمەتگوزاری بووە ئەدایەکی باشی ویستووە لە حکوومەتی عراقیدا. ئێمە خوازارین لە حکوومەتی داهاتوودا کە هاوکێشێکی نوێی دروست کردووە خوازوارین لەگەڵگەی ئەو کارنامەی حکوومەتی کە واژۆ کراوە لە سیاسەکانەوە لە هەموو لایەنە سیاسەکان هاوپەیمانی سیادە تەواوی ئەو لایەنانەی کە بەشدارن لەم حکوومەتەدا حکوومەتێک بێت سەرکەوتوو بێکە بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بەگە ڕۆڵەکانی گەلی عراقی بکە هەر ئەوەندە. ئەم حکوومەتە چۆن سەرکەوتووە بێت چونکە لە کابینەکانی ڕابردوشدا هەمیشە ئەم پەیامە هەبووە کە حکوومەتەکە دەبێت حکوومەتێکی سەرکەوتوو بێ بەڵام بینیمان کە شکستی هێنا کەواتە چ جیاوازیەک ئەم کابینەیە لەگەڵ کابینەکانی ڕابردوودا دەبێت؟ سەرکەوتنی حکوومەتی عێراق ئەوانن بەندە بە پاڵپشتی لایەنە سیاسیەکان کە پاڵپشتی لە پێکەنانی حکوومەت دەکەن ئەو هاوکەشەی نوێی کە هەیە لە هەمان کاتدا لەسەر ئەم بنەمایە حکوومەت پێگەێنرێ ئەمە مەرجەکانن. ئایا لە هەمان کاتدا سەرۆکوەزیران سیاسەتی سەرۆکوەزیران چی دەبێت؟ بابەتی ماڵ و دارایی لە هەمان کاتدا حکوومەتی عێراق پێویستە هەنگاوی زیاتر بنێت کۆشش و هەماهنگێکی زیاتر هەبێت لە نێوەلایەنە سیاسەکاندا. پێمان وایەکەوە ئەم هۆکارانە زۆر گرنگن کە حکوومەتی عێراقی بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بکات. بەڕێز عەباس غەدیر ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حیکما گەلێک سوپاس کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی. باسی ڕۆژمان پێشکەشکردن ئێوە شەرشاد بن.